بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ. ئەمڕۆ لە خزمەت یەکێک لە عاریفە گەورە باڵا هەڵکەوتووەکانی کوردەواری خۆمان داین کە ئەویش سەید عەبدوڕەحیمی تاوگۆزی ناسراو بە حەزرەتی مەولەوین. ئێمە ئەمڕۆ گوزەرێک دەکەین یا هەنگاوێک هەڵدەهێنینەوە بۆ بەشێک لە ژیان و وێستگە گەشە جوانە ڕازاوەکانی ژیانی ئەو پیرە ڕۆشنبیرە عاریفە خواناسەی کورد کە ئەویش حەزرەتی مەولەویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئێمە ئەمڕۆ لە سەرشاتەی زێدە سەخت و هەڵکەوتووەکەی مەولەوی تاوگۆزی داین لەگەڵ یەکێک لە کوڕەزازاکانی یا یەکێک لە نەوەکانی مەولەویدا دەمانەوێ تیشکێک بخەینە سەر ژیانی مەولەوی و لە زاری بەڕێزیشیانەوە بەشێک لە شیعرە جوانەکانی مەولەوی بۆ ئێوەی عازیز و خۆشەویست دەگوازینەوە. زۆر زۆر بەڕێز جەنابی کاک سەید موحسین تاوگۆزی نەوەی حەزرەتی مەولەوی میوانی ئەمجارەی بەرنامەی خەڵوەت دەبێ کە قسە دەکا لەسەر ژیانی مەولەوی و ئەو دیوە نەزانرا و ونانەی کە تا ئێستا منیش و تۆش دەرکمان پێ نەکردوون و نەمان بیستون و نەشمان زانیون. کاک سەیدیان زۆر سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتەی کە پێت بەخشیوین و بەو تەمەنەشەوە کە جەنابتان تەشریفتان هێناوە بۆ ئەم شوێنە سەختەی کە بۆتە مەزارگەی خۆشەویستانی مەولەوی و مەولەویش خۆی لە هەمان کاتدا. من زۆر سپاسی بەڕێز دەکەم. خوا سەلامەتی خەزاوە زەحمەتتان کێشاوە، من حەقە زووتر باتمایە خزمەتتان. زۆر سپاس دەکەین، خوای گەورە پاداشت باتەوە. پێم خۆشە تیشکێک بخەینە سەر ژیانی مەولەوی. مەولەوی کێیە؟ لە چ بنەماڵەیەک بووە؟ لەکوێ ژیاوە؟ کەی ژیاوە؟ کەی کۆچی دوایی کردووە؟ پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئەم زانیاریانە بزانم. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. وەڵام مەولەوی خۆی زۆر شوێن گەڕاوە، مەسەلەن ماڵی باوکی لە بێژاوا بووە، بەڵێ، بۆ مناڵی کتێبە وردەکان و قورئانی لای باوکی خەتم کردووە، دوایەوە کەوتۆتە گەڕان، ئەوە چووەتە پاوە و چووەتە جوانڕۆ و چووەتە سنە و لە مەجلیسی هین مزگەوتی دارولئیحسانی سنە لەوێ خوێندوویەتی و هاتۆتەوە لە سلێمانی زۆر گەڕاوە، هاتۆ دەبەری داڵەهۆ ئەمانە. اینجا هاتۆتەوە لای مامۆستا مەلا عەبدوڕەحمان پایە بەرز نوەرچی، بەڵێ، لە مزگەوتی ماڵکەندی لەوێ ئیجازەی وەرگرتو. ئیجازەی وەرگرتو لە چۆتۆ تا ئەمەیە کە باوکیشی وەفاتەکە، مەسەلەن چێتۆ ئەویش بارەکە ئەچێ بۆ چرۆستانە، لەوێ و فەقێ و مەدرسە و ئەمانەی بەردەوامە بێ. لە چرۆستانە حەمە پاشای جاف نامەیەکی بۆ ئەنووسێ، ئەجا حەزەکەم بار بکەی بچیتە شەمێران. بەڵێ، شێخ عەلی بابەیلێ لەوێ سەرکارە و تەوسیە یەکەم و خزمەتکاری بکات تا مەسەلەن هەر وەختێ من شەمێران دەستی تۆ دەم ئەگەر تاقەت ببێ، ئیتر ئەویش بارەکە چێتە شەمێران. لە حەقەتا شێخ عەلی بابەیلەی خزمەتی زۆرەکە و حەمە پاشا خۆی چی. دوای باوەیەکی پێچە چەند ساڵێ عوسمانی خاڵە ئەکاوە هین سەرکاری خۆی، شێخ عەلی بابەیلەی لا ئەبا. عوسمانیش لەگەل خزم و کەسوکارەکەی مەولەویان ناگونجێ، بارە کاتێتەوە بۆ ئەم سەرشاتێ بۆ ئەم دەی سەرشاتە ئەمەسە لەم دیوە سەرشاتەی کۆن، ئەم دوو سەرشاتەوە ناوی ئەو سەرشاتەوە ناوندراگەن سەرشاتە. بەڵێ، هەمە پاشانامەی تری بۆ نووسێژم شەمێران بەدەستی تۆدا بۆ هاتی تۆ، ئەویش وەسیە شێعری فارسی جوابی هاتۆ. وەزەن سوی وەتەن هیجرەت نمودەم، خەلافەت ئەز عەلی دانستە بوودەم، بە تەئسیری محەممەد میری ئەکمەل، خەلافەت چون زوو عوسمان شد محەوەل، دڵی خیشانی مارا پرزەخون کرد، وا خیشاوەندی خود نەحمەد فەزون کرد. بەڵێ، جایتر چێتۆ لە سەرشاتە بۆ خۆی دانیشێ و چاوەفاتەکە لێرە ڕەحمەتی خوای لێبێ.
لە ساڵی 1300 هیجری وفاتی کردە ساڵی 1300 هیجری جا ئیتر بێنەوە بۆ سەر باوکی مەولەوی و باپیری مەولەوی و باپیرە گەورەی چەند پشتیان مەلا بوون مامۆستا کاک سەید ئەوەندەی بزانی ئەلعانەمە خۆی مەلا بوو بەڵێ دوایەوە باوکی ناوی مەلا سەعیدە و کوڕی مەلا مەحموودە و کوڕی مەلا شەریفە و ئاوایتر بە ئەڕوا بەسەرەوە تا ئەگاتە مەلا یوسفجانی کوڕی مەلا ئەبوبەکری مصەنیف بەڵێ 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 خێزانی مەولەوی واتە بەر لەوەی خۆی زەواج بکات دایک و باوکی ئەمە زانیمان ئایا خوشک و برای تری هەبووە مەولەوی یام برای هەبوون اینجا لە نێو بنەماڵەکەشیدا چەند کەسیان ئیلهامی شعری وەکو مەولەوی ئیلهامی شعریان هەبووە واللهی جا بڵێم چەند کەس بەخوای هیچ کامیان وەکو ئەوە نین کە وەکو مەولەوی دەرچن کوڕێکی کاک چەڵقار هەیە جا ئەمە ئەو کردوێتی ئەمە ئەنبەر خاتوونە دوایی ویستم لەسەرەوەش قسە بکەم بەڵێ ئەم قەبرە کە بە ناوی وا دیارە کوڕەزایەکی مەولەویەوە ناوەکە بەس لە عەسڵا ئەنبەر خاتوونە بەڵێ لە ئەسڵا ئەنبەر خاتوونە ئەمە وەسە هو ئەمیانە قسۆتە سەری جارە تا ئێستا منیش پێم نەوتون لای بن بەڵام ئەنبەر خاتوون تقریبن 20 ساڵە پێش لە مەولەوی وفاتەکە دیارە بەڵێ چونکە تێتە سەر گۆڕەکەی مەسەڵەن جارێکیان تێ ئەوە چەند شعرێکیم لەبەرە فەرمیێ گەردالوو دەن دەور مەزاری لێلێ ئاو پاشی و ماڵاش لازمن خەیلێ خادومی توربەت نازک ئەندامان پەیدی دە و مژگان معدومی ئامان ئاوپاشی ڕەوەی دیدەی نمدیدەم ماڵاش وەزیفەی مژەی نمیدەم ناسکی ئەمە ئەو زایەمە لە لادێ بووین فەش داخەوت لە دیوەخانەکانە لە کەپرا لە کەسێکمانتەڕە کرد و سەری فەرشەکانمان نەکرد لەبەرەوە تۆزەکەی لاچێ جا چاوی کردو بە ئەو کسکە مەسەلەن برژانگەکانیشی فرمێسکەکانیشی کردۆ بە ئاوڵێ ئەو پرژێنی سەرام کە بۆی تەپ و تۆز نەگرێت بەڵێ جا گەردێنیەوە بانیانەی نۆشەوە هیچ منێش گۆتەری ماڵە تازەکەیەوە یا خەوشێەوە حەوش ئەنبەر بۆشەوە لە برێشمان نەچێت لە وەڵۆتی مەزاری لێلێ بەڵێ تێگەی پاچی نازکی لێن خۆیاگەی بێشن جای مشاهدەی قەیسی دڵڕێشن قەیس خۆی مەولەی خۆی وە مەجنون ناوبردەوە ئەوی ژوە لێلێ لە شوێنێکی تریشا هەر ئەم نمونەیە دێنێتەوە هەر لە وەسفی عەنبەر خاتوونە ئەڵێ مەلەکول مەوت یا باخەوان بۆیە جەستەی عەنبەر خاتوونی خستۆتە نێو خاکەوە تا ئەگەر لە داهاتوە قەیسێکی تر هات بۆەوەی ڕەچەڵەک و جوانی ئەم ئافرەتە نەفەوتێ و کۆتایی پێ نەیە بۆی وەکو تۆوێک درەختی تری جوانی باڵای عەنبەر خاتوونمان پێشکەش بکاتەوە بەڵێ دەیتر عەنبەر خاتوونەوە مەسەلەن نازانم وەکو بیستوێت مامۆستا مەلاکەریمی شارەتی پیاوە جا دوو سێ شعریشی هەیە وەختی عەبدولخاتون مارە ئەبڕێ نایگوێزێتەوە بەڵێ ئەچێ بۆ برایکی هەیە ناوی ئەکرەمخان ئەفغانیە بەڵێ ویستم لەسەرەوەش بپرسم بەڵێ بەڵێ ئەفغانیە وەختی خۆی ئینقلابیان کردۆ هاتوونەتە ئێران و عێراق و ئەمانە جەماعەتێکیانەوە ئەکرەمخانە هێن بووە وەکو بێژی مەسئولی ئینقلابەکە بوو مەولەوی ئەچێ سەیرەکە عەنبەر خاتوون لە دووە سێرێکە ئەمارە بریشە ئێژێ نما ناچەمین شای سۆسەن خاڵان کەم کەم لە گۆشەی لای سیاماڵان گۆشەی سیاماڵ هۆردا دیاوە چون مانگ لە گۆشەی هەوری سیاوە بەخوا قەسەم پاسەم ئومێدەن حۆرن مەقسوورات فی الغیابێدەن تێگەی ئەوە ئیتر دوای ئەوە ئیگوازێتەوە تێرێتی و ماوەیەکی زۆر وەیە کۆون و دوای ئەوە وەفاتەکە عەنبەر خاتوون کاک سەیدیان ئەوەندەی ئێوە بزانن ئایا مەولەوی بە ڕەحمەت بێ پێش عەنبەر خاتوون و دوای عەنبەر خاتوون خێزانی تری هەبووە یام تەنها عەنبەر خاتوون وەکوڵێ تەنها عەنبەر خاتوونی هەبووە لە ژیانیدا وەڵڵی خۆ دەزانی شتێ نەکەوێتە سەر کاغەز معنای نییە مەسەلەن
ئەگەر تری وایە خێزاری ترێ وایە مەسەلا کەوتە سەر کاغازە کەوتە سەر مەسەلەن خەڵکی ئێژم بووێتی بەڵام درۆ کرد باوەڕ ناکەم هەر ئەنبەرخاتنی بووە ئەو شیر و واوەلێجە بۆ ئەنبەرخاتون کەم نییە کرد نەخێر هەشت پارچە شعری بۆ ئەو تەرخان کردووە لە دیوانەکەیە بەڵێ ئەنبەرخاتونەوەکو عەرزم کردێتر خێزانی معروفی مەولەوی هەر ئەنبەرخاتون ئەوەڵ ژنێتی ئەم لە تەمەنێکی پیریا بۆ ئەو عەمری خوای کردو وفاتی ئەوەی کە خۆیە فەرمێ هەرچیت دابوو پێم یەک دامەوە بەس حسابی حەشرت وا بەلامەوە بەڵێ 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 ئەنی ئاماژەیە بۆ ئاماژەیە بۆ نەی بۆ لە عەمبەر زیاتر عەمبەری لە دەستداوە کتێبخانەکەی لە دەستداوە بینایی چاوەکانی لە دەستداوە ڕەحمەتی خوای لێبێ ڕەحمەتی خوای هەر ئاماژەیەکێ بۆ ئەوە کردنی نەبووە جگە لە عەمبەر یەکێ لەوانە عەمبەرە مەسەڵەن ئەو لە دڵی مەولەویا بۆ ژیاوە لە دڵی مەولەوی چەند خوشک و برای هەبووە مەولەوی کاک سەید وەڵاهی بۆ خوشک و براکان نازانم بەڵام کچێکی داوە لە بۆ مەلاحمەی سوور مەشهورە تاوەزیە خۆی لە ئەسڵا بۆ خوشکەکانیشی بۆ خۆ نازانم نەکەوتونە سەر نامۆن کاغەز ومانە و کاک سەید مەولەوی عەشق و ئەوین و خۆشەویستیەکی لە ڕادەبەدەری بۆ شێخانی هەورامان بۆ شێخانی بیارە و تەوێڵە هەبووە ئەنی ئەوەی کاڵێ ئەی دڵ مزگانی ئاما کۆچی یار شای شادی سەردا و خەمان کەرفیرار ئای تۆز و ئای گەرد و غوبار مەحمەڵ دیارن دەگ لێڵاویت بۆ چۆنت قەرارن ئەمە بە سەرهاتێکیشیەیە کە شێخ تەشریفێنێ بۆ لای مەولەوی بەم شعرە پڕ لە ناسکی و جوان ماڵی حەزێتی شێخ لە گمائەوێ حەزی شاح عومەر ئەی مەولەوی لەکوێ بووە مەولەوی ئالم دیا بۆ کا مەسەلەن ئەمچە شەعمەری زیاءەدین شەعمەری زیاءەدین بەڵێ ئالێرەوە ڕێگەکە لە چەمۆتێت و ئالێرەوە ڕوا هەر لای ماڵی مەولەویەوە دەرەچێ لە بانی زوو سۆفیە نێرێ بۆ لای مەولەوی کەوتگە پشتی شیاغە مەسەلەن لە ماڵە ئێکێ دانێژە گەر سپاکەی حەزرەتی شێخا ئاگادارم بکە ئەویش ئێژن وڵاتێکی فیات ئەوەسەوە جەنابەت شارەزای شارەکانی ئەی دڵمزیانی ئاما کۆچیار شای شادی سەردا خەمان کرد فیران هاگەرد و غوبار مەحمەل دیارن دەگ لێڵاویت بۆ چۆنت قەرارن چون بە ئەنجەتهای هیجرانی باڵاش ئەسڵەن حاز و هێز نەمەندن جەلاش فراقش بەو تەور تەوانا سندن تا خۆی ڕەفتار جەلاش نەمەندن ئاماژەکە بۆ ئەرواحی خۆی فرسەتەن ئەرواح بشەوە پێشواز پەردەی بینایی تۆپەی پایەنداز دیوە فەش بوو زۆر سەتحی ڕێژدا تاکە سەمەند دەشپا بنی و پێشدا عینێن و ئەسری ناوپاشی ڕاش کرد نەگەر بنیشەوە وە گۆنای دڵبەرن باشای خاڵخاسان جەمین پەڕەی گوڵ وەی ئەساسەوە یاوەوە مەنزڵ جاویش باشای خاڵخاسان جەمین پەڕەی گوڵ هەر زەمان زەمەلاکەری مەڵێ نازانم بۆی کەی وتووە معلومە من ناخۆمانە ئەو کاتە کەس نەبووە پێی بێژێ پێی ئەموو بۆ شەعمەری بیارە بۆ خۆمانە شتێکی زۆر جوانە کە هەموو پێداویستیەکان یا هەموو ئامادەکاریەکانی هاتنی گەورەیەک لەم شعرەی مەولەویە ڕێیان بووەتەوە ینی دەڵێ بە پەردەی چاوم ببێتە فەرشی پێ بۆ شێخی بیارە ڕەحمەتی خوای لێ جێگە چاوەکان و هاوڕشێن بکە با چاوەکانم ڕێگەکەی ئاوپرژێم کا بۆ ئەوەی گەردێنە نشێت لە گۆنای ینی دەڵێ بە دیدەی من ببێتە جێگە بۆ سمی ئەسپەکەی بە ینی بە جۆرێ لە جۆرەکان مەولەوی عەشق و ئەوینێکی لە ڕادەبەدەری بۆ ئەم شێخەی خۆی دەربڕیوە لەم شیعرەدا هۆکاری ئەم هەموو عەشق و ئەوینە چییە؟ وەڵڵاهی جا ئەوە تەسەووفە تەسەووفە و قارەکەی تەسەووفە مەولەویشیان لێ معلوم بێت چ عالمێکە حتا حەزەتی شێخ عوسمانی تێوەڵە وەسیەتی کردو بە سەدابەکەی سەلای کوڕێکی ئامۆزامە ئەگەر مابێ لە مۆبایلەکەیەتی حتا وەسیەتەکە بۆ مناڵەکانی بۆ وڵاتەکانی ئەفەرمێ هیچ شتێ بێ ئاگاداری مەولەوی مەکەن ئەو لەو هینا لەو وەسیەت نامە عەشقەکەی وەسەد تەسەووفە عەشقەکەی عیرفانم لە زەمن تۆ سەبرا بە هەر بێنە سەر حەقەتەکەی
خەڵکی بڕۆ ئەکسەرەتی ئەلحەمدوللا قورئانی لەبەرە نوێژی نافەوتێ ڕۆژوگرە هیچ کەسیش نازانێ هیچ بێنێ نەخێر هیچ کەسیش نازانێ غەیبیش لای خوایە بەڵام ئەوانەی ئەهلی تەسەوف هینێکیان هەیە وەکو نورێکی خوا لە دڵیانە مەسەلەن پێیان ئەڵێن شتەکان پێ ئەڵێن ئەوی زاهیر ێژێتی حتا سۆفی عارفێکمان بوو لە شەمێران قەدیم من وە خزمەتی گەیم سۆفی عەزەمێکمان بوو لە گڵێجاڵ هەروە خزمەتی گەیم ئەمانە وەڵڵاهی ئەوەی من بیان ناسم ڕەنگە 12 وەلی مەسەلەن لەم ناوا بێ هەروە ئاشکرا وەلی بوون ینی ئەکسەریتی چیت پێیان نەزانی و ئەیان و وەڵڵا حتا سەیعەلی لە قەڵب ڕۆژێ لە گژاڵە ناوە تێتەوە و کردی خۆشکە کژێکە سواری کەرێک بوو مامە سەیعەلی خوا عەفویان بکایە خوا گشتیان وتی لە خۆی وتی ڕۆڵە ڕۆ وتی ئەمەزانێ مار پێوەدا حاج سیاحمەوە و حاجی حەمەعەلی و ئەمانە لە قمنەتیاون چیەوە تی بنەرۆن و ڕێژ بارانەوارەیە وتی کۆرە چۆن دیچێ دایەک نەتانوێنێ چرای دڵم کوژیاوە وتمە وتیان بۆ وتی وەڵاشی عەلادین وەفاتی کرد لە کەژی خۆشکۆ بۆ بیارە ئەمە ئەم زانیارە نوورێکە مەسەلەن شتێکە لە دڵیانە خواگیان داگێ پێیان ئەگەر شتێ بزانن ئێژنی ئاوا ئێژنی مەسەلەن خۆی پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم فەرمێ ڕوحەکان جوندی خوددان لە هەر شوێنێکا بیانەوە یەکتر ئەگرن بۆ نمونە مەحویش شعرێکی هەیە دەفەرمێ بەوەم زانی لە باغدا چقلی گوڵ هەڵچەقیە داوێنی کە لێرە دڵ لە سینەمدا برینی نەشتەری دێشێ مەولەوی ژەو بە سەراتەی کە دەڵێ ڕۆژێ لە خزمەتی شێخا دەبێ خەبەری بۆ دێنن کە کوڕەکەت نەخۆشە و لە سەرەمەرگایە و بگەڕێرەوە کە ئەگاتە لای عەنەب دەڵێ ئەگری دەزەکا بە گریان ئەڵێ حەزرەتی یعقوب لە دوورەوە بۆنی کراسەکەی یوسفی بۆ دەهات و وەکۆڵێ نووری چاوەکانی بۆ گەڕایەوە من هەست بە بۆنی کفنی کوڕەکەم دەکەم ئەمەش جۆرێکە لەوەی کە عاریفانی ڕێی خودا وەکۆڵە چاوی بەسیرەتیان یان تێگەیشتن و دووربینیان بە قووەتر بووە لە بەڵێ ئێستا لەم ڕۆژە تەقریبەن تەواو نایسەلمێنن ئەوە بەڵام خۆ معلومی جەنابیشتا مەسەلەن حەزرەتی عومەر لە بەدەینەوە باگی کردە هین جەبەل ساریە ساریەت و ئەلجەبەل ئاشتێکی وا ئەی ئەوە عومەر چۆن زانی وەنییە ڕاستە ئەبێ ئەو شتانە شتێکە مەسەلەن بوونێکە خواگیانە ئەنداتە لە دڵیانە هەیە بەخوا شێخ عارفێکمان بوو لە گڵێجاڵ سۆفی عارفی زەڕە مەشهوور و وتی شەو نوێژێ کرد خەوەدا سڵێکیان تەماشاکەم ئەگریەوە و کوڵ وتی خواگیان خۆ من ناوم عارفە عارفی زەڕێژ هەر ناوی عارفە من بۆ دەشتی گڵێجاڵ قاسوبار نابێنم ئەو بۆ کرماشان مرۆچە بینێ تێگەی ئەمە هینی عیرفانە هەنی تەسەووفە براکەم خۆمە شتێکی مەسەڵەن هەموو کەسێ ناتوانێەوە بڵێ هەر لە باسی خۆشەویستی شێخەکان لای مەولەوی و پێگە و گەورەی و فەزڵیان هەر لە مردنی ئەو کوڕەیە دەبێت کە یەکێک لە شێخەکان پێم وابێ شێخی عومەری بیارە هەرشی عومەری بیارە دێ بۆ خزمەتی من پێم خۆشەوە بە سەراتە لە زاری جەنابتەوە بینەری ئەو کوڕێکی ئێوە ناوی ئەحمەد بەڵێ ئەحمەد ئاوا تەقریبەن نیمچە هەرزەکارێک مۆمەولەوی چۆ بۆ تەوێڵە لەوە گەڕێتەوە گاتە بیاوێڵە لە بیاوێڵە پیاوێکی لەگەڵ لابێەوەی سوارە و دەسەکاوە گریانەوە بانی مای لە کوێژێکی قوربان چ ڕووی داوە ئەجە سوبحان الله حەزەتی یاعقوب کراسی یوسف دراوە لوتیا چاوی ڕۆشن بووە بەڵام من بۆنی کفنی کوڕەکەمان بەلوتمە هەر لە عینی دەقیقات ئاوێتە ماڵی لە چرۆسانەیە بێ سێرەکە عەمری خوای کردەوە و وڵا قوربان با بڕۆن بۆ قەبرانی جێ با نوێژەکەم بکەمەوە وەختەتێم نوێژەکەیەکا و گاتە نوێژی نیوەڕۆ ناو عەسرە نیوەڕۆیە نازانم تر ئەیوەنە ئیسرابێنن حتا دێڕە شاعرێکیش هەیە ژێ
بۆ مەرگە قەسەم هاینە سەفەردا منیش لام لای تۆن ئاڕۆ یا فەردا ئەوە مەسەلەکە ئاوا بوو دواییش کە جەنابی شێخ دێ بۆ سەرخۆشی لای بەڵێ مەولەوی جەنابی شێعومەری بیارێشتێت بۆ سەرخۆشی زۆر هینی مەولەویەکە دڵخۆشیەکە کوڕە خودگای من ساڵی کوڕێکم برداوەوە سەرە وایە لە من بەس بۆ ئەوەی من تۆم ببینیان ئارە بەخوا ئەوەندە گەورە بووە ئارە وەڵڵا ئارە وەڵڵا ڕەحمەتی خوای لێبێ ڕەحمەتی خوای لێبێ کاک سەید ئێستا جەنابیشتان تەمەنێکتان هەیە و نزیکەی 80 ساڵ بەرەو سەرترن بەڵێ پیری باسکردن لە چەمکی پیری و قۆناغی پیری و مناجات لەگەڵ خوددایە لە شعری مەولەویە پانتاییەکی زۆری داگیر کردووە بەڵێ من پێم خۆشە بزانم جەنابێت ئەوەندەی یا ئەو شعرانەی کە لە بەرتن بە تایبەت لە دیوانی مەولەیە باسی پیریەکە چیت بەلاوە زۆر خۆشە کە مەولەوی قۆناغی پیری مرۆڤی وەکوڵێ وێنا کردبێ و نەخشی کردبێ بۆ ئێمە وەڵی زانمە شعرێکی هەیە ئەفەرمێ پێشانیم هەوەز زانم جازمن تعزیمی جەناب پیریش لازمن بەڵێ کە جوانێ ینی مەولەوی دەڵێ چەمانەوەی من هی ئەوە نییە ئەوە سەر ئەژوەکانمە ئەڵێ وەکو گەورەیەک بۆ پیری ژێر ناوچەوانم حەز داوە بۆ سەر هینەکانم ئەژنۆکانم دوایەوە تعزیمی جەنابی پیریش لازمە بگرێ لە پیریا شارێتی هەیە فەرمێ سەنگی بار تاوان زۆر کردن پیریش بۆ نامن قامەت خەم کردن جا سەنگی بار کەسێ تێناگە تا شەرحی بۆ نەکەی بەڵێ ئەو سایمە کامانە کێشایە بارمانە وردیا لە هەوڕەمانەوە مەسەر کاروانی هات لێرەوە خەلانە ورد و ماڵی شێخ مەسەلەن هەنگور فرۆش ئاهاتن ئەتم بارەکەی بار کردو و تایەکیان سوک و تایەکیان قورس و بەردەگی خسەبانی تاق سوگەگە بۆی هاوسەنگی سەنگی بار تاوان زۆرکردن ئەو بەردە تاوانی زۆر کردە ئەو حیوانە خەتای چییە؟ تاوانەکەی دەگەڕێتە بۆ خاوانەکەی ئابرا دوو بۆڵێتر دەترێ خەمە ئەمیان و قورسیەکەم وا تەوازن دەرچن سەنگی بار تاوان زۆر کردن پیریش بۆ نامن قامەت خەم کردن وەکو ئەو شاریشە جەنابە خوۆن تۆ لە پێشەوە پیری و فەقیری کەسیفی هەرسێ نەبان و هیجران باری هیچ کەسێ بەڵێ یەکێک لەو شارە جوانانەشی کە هەر لە پەسنی پیریا ئەیڵێ ڕەحمەتی خوای لێبێ و یادی زوڵفی لول شیرین نیگاران خەیاڵی ئەبرۆی نازک نازاران ئەو بیەن وەچین سەفحەی پێشانیم ئێ خەمچەمەکەی باڵای کەمانیم یعنی ئەڵێ زوڵفە لولە ڕەشەکەی زووی نازک نیگارەکان ئەوانەی کە جوان بوون ئێستا لەسەر ڕوخساری من ئەم چرچیە ڕەشانە دەرکەوتون ئەوە یادی ئەو زوڵفە لولانەیە ئەمی تریشیان کە خەیاڵی ئەبرۆی نازک نازارانە باڵامی ئەوە چەماندۆتەوە ئەوە ژەر باسی پیریەکە باڵێ هەربازی پیریە یا مایل کرد باڵاوەی لادا چردنەی ئەوەزە تۆ خۆی نەیجە هات و سەری قورس بوو لارەوێ وەلایەکە بەڵێ دەسێوە دەف بۆ ئەو دەستجامی مەی ئەو هەر دەلالە لەسەر پیریەکە مەسەلەن چەمانەوەی نەیجەکە تێگەی مایل کرد باڵاوەی لادا چردنەیەژی وەکو نەیجە مەسەلەن دەسێوە دەف بۆ ئەو دەستجامی مەی ئەمە بشاری زۆرە وەلەیتر بەخوا من هیچم لەبەر نەما کەم چەند منداڵی هەبووە لە عەمبەر خاتون مەولەوی قوربان عەبدولقادر و عەبدوڵڵا و وازانەوە ئەمراکەریم شەرحی یەکێتریی کردیان ناوێکێتری بردە هیدایەتە شتێکی ئاوایە عەبدولقادر ماڵیان لە کانێکەوە بێ هەر لێوە وفاتەکە ئیجازەی وەرەگرێ مەلایە لێوە وفاتەکە برایەکیشی بۆ بە ناوی مەلا سەعدوڵڵا مەولەوی بەڵێ ئەوەی سا ئەو مامۆستەفای قسەکەی لەگەڵ تەوا کرد ئەوە لەنەوەی مەلا سەعدوڵڵا بەڵێ ینی مەولەوی تەنها سێ کوڕی هەبووە
وازانم ئەی کچی نەبووە کچی بۆ بەرەوەڵە داوێتی بە ناژم کچێکی داوا بۆ مەلاحمەی سوور ئەوسا شێ مەحموو بوو لە سەرگەت ناو سەرگەت و بەخوای کوێ و لە سەی ساغە دانیشت ئەوی ئێمە لەنەوەی کچێکی مەولەوین بەڵام ئەمانە کاتی خۆی نەکەوتن لەسەر کاغەز تا پیا بزانێ کاک سەید مەولەوی بە ڕەحمەت بێ زیاتر لەکوێ مەلایەتی کردووە بۆ منە ئایا فەقێ و تەلەبە و ئەوەی هەبووە یان تەنها تەریقەتی وەرگرتووە و بە ناو مرید و شێخەکان ئاگەڕاوە مەبەستمەوەی مەدرسەی علمی هەبووە لێرە عەرزم کردی لە چرۆسانە بەڵێ لە چرۆسانە تەلەبەی هەبووە فەقێی هەبووە بزانم دوایەوە چوەتە کانیکەوە فەقێ و تەلەبی هەبوو چەند ساڵ لێرە ماوەتەوە لە سەرشاتە لەسەر شادە نازانم چەند ساڵ لە شەمێران و چرۆسانە و ناوە بووە لە فەقێتیە هاتۆتە ئێرەتر لە بۆی کوێ نەچۆ نەیگواستۆ تا وەفاتی کردە مەولەوی هەر خۆیان خەڵکی بێژاوە بوونەوەی کە سەرەتا باسکە یا هەر خەڵکی ئێرەن بۆ تا وەزین خەڵکی ئێرن پێژاوە چەند ماڵێکی دیا بۆ هاڕوونی مەولەویش چەند ماڵێکی لای خۆمان لە خزمەتیا بوو نەوەڵە هاتۆتە بۆ ناو تاوەزیەکانەوە بە تاوەزیە گرتی مەسەلەن هەتا ئەچێتەوە لای دزێکی جوانڕۆ و ناوە بۆ خوێندنیش زۆر گەڕاوە نەگەڕاوە سلێمانی چۆتە سلێمانی چۆتە خان لە مزگەوتی گەورە خۆندوێتی چۆتە خانەگا چۆتە پاوە چۆتە سنە چۆتە جوانڕۆ جا هاتۆ لای مەمەسەمە لە عەبدوڵڕەحمانی نۆدشی ئیجازەی وەرگرت ڕاستە مەولەوی یەکێکە لەو شاعیرانەی کە خواپەرستیەکی ڕاست و بێغەل و غەشی هەیە ینی و دیارەکە لە عەشق و ئەوینی خوددایە تەواو تواوەتەوە ئەوەی کە دەگوترێ جارێ لە خانەقای تەوێڵە شتێکی سپی خامێکی سپیەدا بە خۆیان تا بەرە بەیان هەر ئەڵڵا دەکا کە لی دەپرسن بۆچی ناڵی ئەڵڵاهو ئەکبەر با خێرەکەت زیاتر بێت دەڵێن ئەوەندە مەشغوڵم بە ناوی خۆشەویستەکەمەوە کە ئەڵڵایە نامپەرژێتە سەرەوەی کە دوور کەومەوە بۆ شتی تریش ینی مەبەستمەوەی هەموو خەیاڵ و بهر و زێنێکی لای وشەی ئەلعاندی ڕژارێکی هەیە فارسی بەڵێ لە ئەلفەوائحەکەی بەڵێ تقریبا وەکو تانێکش لە سعدی شیرازی بەڵێ شادی شیرازی ئەڵێ ئەی کەریمێ تو کێز خەزانی غەیب گەبر و تەرسا وەزیفە خۆرداری دۆستان کورد چوو کجا کونی مەحروم تۆکی بادشمنن نەزەرداری ئەمە سعدیە بەڵێ ئەویش ئەژێ تو دەرخود بینم ئەس بە ڕووسیاهی نەگونجەدەی ئیلاهی یا ئیلاهی بەڵێ ئەگەر ڕافەی بکەی بۆ بینەرە ئەوەی مەولەوی یاگرێ ئەوەی سعدیش بڵێ و پاشتر ڕافەکەی مەولەویش بەدوایە بەڵێ ئەوەی سعدی دەڵم سعدی ئەژێ ئەی کەریمێ بە کوردی ئەی خوای گەورە ئەی کەسێکەوە گاور و جوولەکە و لەگەل ئەوە هەمووزی ڕۆحێکیش لەسەر سفرەی تۆ نان ئەخۆن خواردن ئەخۆن مەسەلەن ڕۆزی ئەخۆن محاڵە دڵی دۆسی خۆ بێشێنی و لەگەڵ دوشمنا لەتفە هەبێ محاڵە جوانە بەڵێ مەولەویش دەڵێ چونکە من ئەوەنە ڕووسیایی گرتمی توانای ئەوەم نییە بۆ بانکەم ئەی کەری ئەی خوا ئەبێ بێژم یاخوا جوانە زۆری هەیە کە دەگەڕێتەوە دەفەرمێ مەیەوە تۆمار کردەی وێردەم بڵیەوە زەردی ڕوخسار ئاوردەم هەرچەند شایستەی عەفوت نەدارون ڕووی شەرمەندەگی وە دەرگات مارون باسی ئەو شەوەی خانەقای تەوێڵەمان کرد کە مەولەوی لە دەور ناوی خۆشەویستەکەیە تا بەرەبەیان ئەخولێتەوە و هەموو زێهن و بیر و خەیاڵێکی لای ناوی معشوقی ڕاستەقینەیەتی کە خوایە من پێم خۆشە پایەی دینداری و خواناسی تەقوا و عەشق و ئەوینی مەولەوی بەرامبەر بە خودا چۆن چۆنی بوو ئەوەندەی کە ئێوە بیست بێتتان ئایا مەولەوی تەنها بە شیعر و نووسین خواپەرستی هەبوو یان لە مەیدانی عەمەلیشە خواناسێکی ڕاستەقینە بوو شارەتی پێداوە بەڵێ عالم ئەمە ناومانیان دێسووتگە ئیستا ئەم سەرشاتەی کۆنا ئەم سەرشاتەی کۆنا کتێبخانەکەی سوتاوە خۆی شینی بۆکە بەڵێ ڕاستە ئەوە نێژەیە
گرمەی هەناسەی کوورەی دەڕۆنم ئەڵێ سووتان دیار ناڵێ سووتیا سوچەنانی کتاب و مەجموعەی فەردم زۆر احتیاجوە لەوە سەروەتێکی زۆر احتیاجۆ داخەکەم ئێستا هەر ئەمانە ماغن دیوانەکەی و عەقیدەکان و ئەوانەی ما بەڵێ باسم لە دینداری و تەقوا و خواپەرستی و زۆهدی مەولەوی ئەوەندەی کە ئێوە دەماودەم بیست بێتان مەولەوی چ جۆرە خواناسێک بووە لە مەیدانە لە کاتی پەرستشەکانیدا چۆنی لەگەڵ خودای خۆدا عیبادەت و پەرستشی کردووە بەڵێ وەڵا لە عیبادەت پەرستیاوە خۆ من نەمدیوە من و تۆ نمان ئەوەی کە بیست بێت ئەوەی کە بیستومانەی تر پلەی یەکەمی بڕیوە مثلەن لە خواناسیا ئەنە بۆ شێخ عوسمانی تێوەڵە وەسێتەکا بۆ ئەولادەکان ێژە هیچ شتێبێ ئاگاداری مەولەوی مەکەن بەڵێ چەند شێخی بە خزمەتی چەند لە شێخەکان گەیشتووە موریدیان بووە مەولەوی شێخ عوسمانی تێوەڵە و شێخی بەهادین و شێخی ضیاءالدین ئەم سێ شێخە بەڵێ من بیستم مەرحومی شێعەلادینی فەرموویەتی دیومە بەڵام مناڵ بوو شێخ عەلادین دەڵێ مەولەویم دیتووە بەڵێ بەس ئەو کاتە من مناڵ بووم بەڵێ ئەو کاتە من مناڵ بوو جەنابەت بە چەند پشت دەچیتەوە سەر مەولەوی ئەگەر ناوەکانت یەک لە دوایەک بفەرمووی من عەرزم کردی لە وەڵۆ بەڵێ سەید محسین محەممەد عەبدوڵڵا سەید عەبدوڕەحیم بەڵێ واتە لە چوارەم ناوە جەنابەت دەبیتەوە بەنەوەی مەولەوی بەڵێ ئەوڵا چوارام ناو بنم دایتر ئەوانی تر دوورن مەسەلەن شتێکمان بینە ڕاستە مەولەوی تەلەبەکانی کێ بوون ئەوەندەی کە ئێوە بزانن وڵڵاهی من خەبەری ئەوم نییە مەبەسمێ زانای گەورە لە دوای مەولەوی بەجێ ماون یانە ئەوە تەدریسی کردووە هیچ معلومە تەدریسی کردووە مەسەڵەن دەرسی و تۆ لە چرۆسانەیش و لە باوکی هەر لە بێژاوا تەدریسی کردووە مەسەڵەن باوکی مەولەوی دوایی چوەتە شەمەران هەر تەدریسی کردووە هاتووەتە بۆیرا هەر تەدریسی کردووە هەتا تووشی سەدەماتی هین بووە پشتی شکاوە و چاوی کوێر بوو ئەم بەرەخاتین لە دەست چووە و مەئەساتێکی زۆری توش بووە مەولەوی شتێ بێ عێرفان نەکردووە ئەزانی بۆ لە غەزەلە شێعرێکیا دیارە وەسفە بۆ بەهار بەڵام نەتیجەکەی واتە بۆ تەسەوف ئەفەرمێ نازک تارێک فەسڵێ وەهاران شیرین ئارایش هەردە و کۆساران گوڵ چون ڕووی ئازیز نەزاکەت خۆشان وە فراوان چون سەیل دیدەی من جۆشان مەدیان گوڵاڵان نەپای دەربەندان ئەو یەکتر وێنەی ئارەزۆمەندان چ خاس خاچنیۆ نە ئێواراندا سەوزە وەڕووی خاک جەرگەی یاراندا بیوێن ڕاشەی وەجد دڵی پاکشان ئێژێت تو ببینە ڕاشەیانی ڕاچنیان وەجد ینی حاڵ ئەو گیا لە ماوزەمەراکردی هەرواتە دەتینی کردو ئەڵێ ئەو شەماڵەی کەدا لە گیا و گوڵە جوانەکان و دێنە لەرزە ئەڵێ ئەوە کەروێشکە نییە ئەوە لەرزەی دڵی یارانی لەمە پێشە عاشقانە بەڵێ بوێن ڕاشەی وەجد دڵی پاکشان عیان لە شنیای سەوزەی خاکشان جێگۆشە خاستر نیەن مەسکەنێ ساقی یان ئامان خمار ئەسکەنێ خمار ئەشکەنێ وەرێزە سوبحەن دڵ تازە قاون شنۆی پای کاون ئاژەی سەراون سەوزەی خاکی پاک یارانی ئامفەرد فرەمان وە فەرشی بەزمەی وەمان کرد کەو سەوزەی ئێمە شتەکام هەردێ بۆ وە فەرشی مەجلیس کامان فەردێ بەڵێ حتا کاک سەید مەولەوی بە ڕەحمەت بێ یاخوا یەکێکە لەو شاعیرانەی کە لە کووردا شتی بێگیان دەهێنێتە زمان وەکوڵە هێنێتە گفتوگۆ و قسە تاوەکو ئەحواڵی خۆی یان بۆونە مەبەستێکی خۆی بگەێنێ هەر باسی وەکوڵە شیشەیەکی قەدیم ساڵیش ئەکا کە شکاوە دۆستێکی ئەیداتە بای دەستی مەولەوی و مەولەویش ئەیهێنێتە قسە و ئەم شوشەیە حاڵ و گوزەرانی خۆی دەگێڕێتەوە و پاشتریش هەرەی باتەوە بۆ پاکبوونەوەی دڵ و دەروون باڵێ من پێم خۆشەوەش ئەگە جەنابێت ئەوەش ئەوە گشتیم لەبەر نییە ئەوەی کە لەبەرت بێ ئەوەی لەبەرم بێ ڕۆیە فکری بەختی سیاوی مەکرد بەیچیش هەرپەستی بەرێ مناوەرد
یاران گرت کە کەیفۆش سەفا فراوان یەکێکەوە لای مەقامانی ئەوان گرت سەرشاری مەی لە قان و ماوە هەر من بەستەی خاک چەم ئەوە دباوە جەو فکردا بیم یەک هام فەردیوم ڕێزە بلورێ قەدیمشدا پێم ئەمە بەڵێ جەو فکرەدا بیم یەک هام دەردیوێم ڕێزە بلورێ قەدیمشدا ڕێزە بلور ینی پارچە شوشەیە قەدیم ئاماوە جووا و ڕێزەی قەدیم ساڵ بە زبانی حاڵ فەسیحتر جەقاڵ وا من سەنگێ بیم کەفتەی هەواران بێقەدر و قیمەت ناڕەوای شاران گرتم نەگەردن بێ باک و شادان بەڵای پێکی سەخت کوورەی ئوستادان ورد بیم جۆشم ورد تاویامەوە تاوە ڕوتبەی بەرسەر نیامەوە ئەمە عیرفانە بەڵێ ئەمە خواناسیە بەڵێ ینی تا تۆ لە کوورەی خواناسیە خڵتە و ینی ئەوشی دەرونی خۆت پاک نەکەی خۆی والێ کردووە ئەم شوشە حکایەتەی بۆ بکە تێگەی جا عاڵەمێ تازە دیم هوەیدا بەڵێ شەخصی عەجیبتر من پەیدابی بیمە بلوریە پڕجە سەفا و نور لایق بە سوحبەت بەزمی سەلب و توور گاجای ما ئەلوەرد عەتر و عەبیر بیم بۆ بەخشی دەماغ شاتا وەزیر بیم گاسە بای کۆنەی پڕتەسیر بۆ بەخشی دەماغ خۆی بڕنا و خۆی پیر نەجەرگەی یاران شۆخی دەمەست بەکردم گەردش مەشیم دەست دەست دەورەی دووبارەی ڕای هەر کەس دێش بۆی باخچەی ئەبەد مەیۆنە بینەش جەو بۆنەوە ئەمە شوشەکە پێڵەژێ لەو بۆنەوە کە من دروست کراوە مەسەلەی بووم جەو بۆنەوە ئەو نور هەوای تاقیەن کە ڕێزەی مندا بەرقش باقیەن تەوەلود دووبارەش نییەن ئەڵبەت سەعادەت ستارش نییە فەرمێ مەعبد و میسەرشار بەزمی دڵڕێژی تا تویش چوونی یاران زەحمەت نەکێشی نەگری نەگەردەن جیهانە ڕێتدا پانە نێوە سەر وجودی بێتدا کەی مەشینە سیلک یارانی هامدەم و کەی ڕوتبەی عالی مەوینیوت ئەمە لووتکەی عیرفان و خواناسیە بەڵێ ئەمە لووتکەی خۆخاوێنکردنەوە و تەزکیەی نەفسە بەڵێ کە مەولەوی لەگەڵ وەکۆڵێ لە هێنانە گۆ و گفتوگۆی ئەم پارچە شوشە قەدیم ساڵە شکاوە بێ بایەخەدا جۆرێ لە جۆرەکان دەتوانێت دەڵێ مرۆڤە وەلانراوەکان ئەو مرۆڤانەی کە دوورن لە بەرنامە و پەیامی خوای ئەتوان جارێکی تر بێنەوە سەر شانۆی ژیان و ببنەوە بە مرۆڤێکی ساغ و سەلیم و جوان و وەکۆڵێ کاروانی ڕێگەی حەقیقەت خۆی ئەبێ پێ برێوە سەر نەفسی خۆتا بڕۆی تا بگەیتەوە پلێ ینی دەڵێ ئەو خاکەی کە تۆ بە سەریا دەڕۆی هەر جەستەی هەزارەها خەڵکی وەکو من و بەڵێ لەبەرەوە لە خۆت مەگۆڕێ و فیز و تەکەبور بەسەر و خاکە شامەکە سبەی دوو سبەی معدومی سەرشار ینی شێتۆکە وانە سەرشاریانی ئەی معدومە شێت تۆ معدومی سەرشار بەزمە دڵڕێشی تا تۆی چون یاران تەسیع نەکێشی نەگری نەگەردن جیهانە ڕێتدا پانە نێوە سەر وجودی بێتدا کاک سەید یەکێک لە بوارە گەشەکانی شێعری مەولەوی ئەوەی کە ئێمە زۆر دەرکی پێەکەین مەولەوی زۆر حەزی لە دەنگێکی حەزین و خۆش بووە بە تایبەت شعرەکانی خۆی یا بە ئاوازی نەیەک یا گۆرانی بێژە بیڵێتەوە تا مەولەوی وەکو ئەڵێ سۆزی دەروێشانە و خۆشی سەبراش خۆشیاری مەولەوی لە مەلاکەریم بە ڕەحمەت فەرمێ لە سەی ئەحمەدی عازەبانم بیستووە و توێتی جارێکیان وازام شێخ عەلی عەبابەیلێ کچێکی هەبووە داوێتی بەشوو بۆ سلێمانی و توێتی مەولەوی لە تۆ مەحرەمترم پێشک نایە و نازانم کێیە لەگەڵ بووکەیە دەینێرن ئەگەنە ئەم دەشتی شارەزورە ئەڵێ حەمەی ئامین هەندێک شعری مەولەوی بە دەنگە خۆشەکەی خۆیەوە دەڵێ قەتارە وەڵاوەسی بەڵێ ئەڵێ مەولەوی جەزبە و سۆزێگەیگرێت لەسەر وڵاخەکە کە بێتە خوارەوە ئەڵێ لۆمەی حەمەی ئامینەکەن ئەڵێن ماڵت بە قوڕ نەگیرێ ئەو پیاوە لە تاو دەنگەکەی تۆ کەوتە خوارەوە بۆ واکە ئەڵێ کە بیژە چێ بە سەردەمیەوە ئەڵێ مامۆستا خۆ من بەس شعرەکانی خۆتم بۆ کردووی بە گۆرانی بۆچی واد لێ دەکوێت ئەڵێ شعری من کوا ئەوەندە خۆشن ینی ئەوەندە حەزی لەمە بوو جا
مەولەوی هەمیشە مطریب و مغەنی و تەنخوای و ئەم شتانە زۆر بەکارێن ینی وەسیە دەکاڵێ مغەنی تەنخوایم بە سەدایە بەو چەند فەردەوە وردە و نەوایە هەمیشە وەسیە دەکاڵێ ئەم شعرانەی خۆمە بۆ بکە گۆرانی با من زیاتر سۆزی خوددا بێتە نێو دڵ و دەروونمەوە کۆتایی بەرنامەکە حەزەکەم زۆر هاوارەکە نەیچی دەخیلن قەزاوە ماڵم دەمێ دەرجەنەی دەروون زوخاڵم ئەم شتانەی مەسەلەن زۆر هەیە یا فەرمێ قەزای پەنجەکەت دەگ لە من کەفێ خەیلێ عاجزم سالێ دەفێ هێن چون پۆست بەرگی دەف ئیراز پۆشم وەڵامی بەردەست هەڵقە نەگۆشم ئەمانە لەمانەی شتی زۆری هەیە مەسەلەی عیرفانیە ئەوەندەی کە کاتم مابێ مەولەوی لەسەر یەکێک لە وەکۆڵێ باو باپیرانی خۆی یا یەکێک لە پیاو چاکەکان کە باوە یادگار بووە جۆرێ لە جۆرەکان شعرێکی جوانی هەیە ئەوە ئەفەرمێ سەر شاری سەهبای بەزمی بنەژات مەلجەی التیجای ئەربابی حاجات جای ڕجای جێرگەی پادشا و دەروێش بارەگا و فەنا پێی بێگانە و خوێش ئاهوی خوتەنی فەیزی ئیلاهی نافەی نافڕاهی جەمە تاماهی شکۆفەی وەش بۆی ڕێحانەی ڕەسوول نەو باوەی نەمام طەیبەی بتوول سەروی سایەدار نیشاندەی وەلی یعنی یادگار مرتزا عەلی وەڕەوزەتانە هەر نورواران بوو تا دەفعی زوڵمەت دیدەی یاران بوو ناپختەکاری و شەرمەساری من خەزڵەت و غەفڵەت گوناهکاری من کەفتەن وە هەمدا یەن زۆر ئاوردن ڕووی ڕجام و پای بارەگاو کردن ئامام سەر نیام و بارەگاوە غەری و موسفید و ڕووی سیاوە تەن مەعسیەت بار دەڕوون پڕجە دەرد دیدە تەر لەب خوشک دڵگەرم نەفەس سەرد ئای چەند پلەی سەخت هانە ڕێمەدا جەڕووی ئیلتیفات بدێ پێمەدا بەڵکم جەڕووی ئەو ئیلتیفاتەوە مەولام حازر بۆ نەجاتەوە ینی ئیمامی عەلی بەڵێ بەڵێ خۆشی لەنەوەی ئیمامی عەلی بوو بەڵێ مەولام حازر بۆ نەجاتەوە دەستی شای مەردان مەدەدکار بۆ شای مەردان ژێری ئیمامی عەلی دەستی شای مەردان مەدەدکارم بۆ پلە ئەو پلە هامدەسوارم بۆ مەعسیەت نییەن چونجی سەد بەتێ خەیلێ مەلوولم یا پیر هیممەتێ هیممەتت بە عیز ڕستگاریم بۆ هەیار و یار بۆ دیار بۆ یادگاری ڕەحمەتی خوای لێ بێ بێگومان مەولەویش خۆی لە سادات بووە بەڵام ئەگە سادادیش نەبێ مەولەوی هەر خۆی سەید و گەورەیە بەو هەموو خزمەتەی کە بە زانست و علمی شەرعی و علمی کەلام و عەقیدەی ئیسلامی کردووە ڕەحمەتی خوای لێ بێ و خوای گەورە پلەی هەزار ئەوەندەی تر بەرز بکاتەوە من زۆر زۆر سپاسی بەڕێز دەکەم خوای گەورە سەرکەوتوت کا و عەزیەتماندای و من زۆر سپاس دەکەم جارێکی تریش درود و سڵاو نێرین بۆ ڕۆحی پاکی مەولەوی شەکەمیسە لەم میبەرە مبارەکەوە من لەگەڵ ئێوە ئەم لقامە هەیە زۆر سپاسان ئێمە ژەروەها سپاسی بەڕێز دەکەین گەلێک خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە باخچە بۆم خۆشە ڕازاوەکەی حەزرەتی مەولەویدا هەندێک گوڵمان چنی و ئێمە ژەیدەین لە بەرۆکی بینەرەکانمان و مەولەوی دۆستان و مەولەوی زانانی کورد من زۆر سپاسی بەڕێز دەکەم قوربان بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە ئارامگا بۆن خۆشە ڕازاوەکەی مەولەوی لە گوندە سەرکەشە سەختەکەی سەرشاتەوە ئەم ئەڵقەی بەرنامەی خەڵوەتتان پێشکەشکرا بە ئومێدیەوەی کە جێی ڕەزامەندی خوددا و ڕوحی مەولەوی و ئێوەی عەزیز و خۆشەویستیش بوو بێ تا بە یەگەیشتنەوەیەکی تر و لەڵقەیەکی تری بەرنامەکەم بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ